هەر لە بۆکان بووم کە قانع هاتبووە مکوریان و بۆ یەکەم جار لە قەرەگوێز چاوم پێیکەوت. ماوەیەک پێکەوە بووین گەڕاوە عێراق. لە زمانی دەسەڵاتی کۆمەڵەدا هاتەوە سابلاغ و دەگەڵ عەبدولقادر دەباغی ژوورێکیان لە کەروانسەرای سەید عەلی گرتبوو. حەولی کاریەدا و جوابیان دەکردەوە. چوومە لای پێشەوە داوای کارم بۆ قانع کرد. فەرمووی دەڵێن جاسووسی ئینگلیسەکانە. گوتم ئەم کابرایە پتر لە 6 ساڵی عمرە کەس نەیبیستووە تێری زگینانی خواردبێ. ئاخر ئەو بەخشی جاسووسی بۆ کەنجەیە. بابە من دەبمە زامن ئەگەر خیانەتی کرد من ئەدام بکەن. پێشەوە فەرمووی تۆ ڕاستەکەی بەڵام ها بخوێنەوە. پتر لە 100 گوزارشی عراقیەکانی ناوشۆڕش هاتبوو کە قانع پیاو خراپە. فەرمووی خۆیان پێکەوە خراپن. ڕۆژێک نامەیەکی شاندام کە بۆ عەلی مەدهۆش ناوێکی هەم خەیات و هەم شاعری نووسی بوو. کاکە ئێرە زۆر خۆشە لایەکی ڕشت لە سولەیمانی تاشی بێ لایەکەی بێنە سابلاغ. چاوەڕێتم وتمان قانع ئەوە یانی چی؟ ئەویش وتی ئەو حیزبا بەهاتە بنکڵێشەمەوە. وتی تۆ بچوو ئەگەر خۆشت لە گوزەرا خەبەر بنێرە منیش دێم دەمەوێت ئەویش بە دەردی من بچێ و کاری دەست نەکەوێ. ئێوارەیەک دەگەڵ قانع چوومە مەنزڵەکەی. لە دوورەوە بانگی کرد ئەوڵقادر ژوورەکە چاکەتدا. منیش وتم یانی چی؟ وتی گزکمان نییە بە چاکت ئەی ماڵین. قانێ کرا بە موعەلیم لە باڵانیش. پاشان لە کەلبە ڕەزاخان کە لێیان دەپرسی چکارەی دەیگوت هام لە سەگی پێشەوە. ئەم گوندە ناوی کەلبە ڕەزاخان بووە. کەلب سەگە و ڕەزاخانیش نەماوە. ماڵ و مناڵیشی هێنا و ماوەیەک لە بۆکان ژیا. لەگەڵ تێکچوونی شۆڕش بەرەو عێراق ڕای کردبوو. کوڕێکی لە ڕێگەل لێون بوو. پاش ماوەیەک بۆیان هێنابووەوە. لەم بەینەدا کە لە ئێران بوو دیوانی شعری کە ناوی ڕاستی دایکی کتێب و ناوی ڕواڵەتی باڵا کۆلارە بوو لای من دانابوو. دەگەڵ شعرەکانی ئاشنا بووبووم. قانع لە سەیدەکانی چۆڕ بوو. باوکی شێخ بوو کە باوکی مردووە لە فەقێتیەوە هێناوێنێتەوە لە جێگەی باوکیان داناوە کە هیچ زەوقی لەسەر نەبووە. شەوانە شێخانە زیکر و تەلیلەی بۆ مریدان دامەزراندووە و هەرکە چاویان نوقاندووە بێهەز بەجێ هێشتون و چووەتە ماڵ و مەلی لە چای خواردنەوە ناو تاوتاوە هاتووە زیکری بۆ تازە کردوونەوە و گەڕاوەتەوە و بە ئاقلی دەروێشەکانی پێکەنیوە. دەروێش بەمەیان زانیوە و دەریان کردووە. لە کار گەڕاوە بووەتە پۆلیس بووەتە جەنگەڵبان کراوەتە موعەلیمی دیانەت. زمانێک لە ماڵی شێخ مەحموود ژیاوە و کار بەدەست بووە. هەرگیز لە عمریدا نان و دوی نەگەیونە یەک و هەمیشە شەڕوەڕ ژیاوە. بەڵام ئەوەندەی ئەو گاڵتەی بە خەڵک کردووە و ئەوەندەی ئەو لە عمری خۆیدا پێکەنیوە باوەڕ ناکەم بۆ هیچ شازادەیەکی بێکار ئەوە لوا بێ. مەجلیسی لە شعری خۆشتر بوو. شعریشی کە زۆر بە زمانێکی سادە و شارە زوریانە بوو. یەکجاری کاری کردبووە سەرچینی نەخوێندەوار و پتر لە هەر شاعرێک کوردایەتی بڵاو کردوێتەوە. شعرەکانی زۆر بەیان خەمبارانە و داخ و ئاغ بۆ حاڵی بندەستی و پەرێشانی کوردستانە. بەڵام قسەکانی ئەوەندە قەدیلکەدەر بوون مردویان خستووە پێکەنین. شێخ و مەلا ئاغا و خان دەسەڵاتدار و دەوڵەمەند لای ئەو گاڵتەجار بوون و زمانەکەی لێبوو بووە بەڵاو لە هیچ کوێ دانەدەمەزرا. نەویستانی بە کافریان دەزانی و بەم تۆمەتەش پێکەنینی دەهات. چەند نوکتەیەک لە قانع دەگێڕمەوە کە دەزانم لە دیوانەکەی چاپ ناکرێن. شێخ مەحموود لە سیتەک میوانی شێخ لەتیفە. زۆر کەس لە بەغدا و شارەکانی ترەوە هاتوونە لای. شەو دەبێ بە فرانی لێفە و زۆردار لە دەست بێزۆڕی دەرفێنێ. ئەفەندیەکی زۆر بە شەرم و حەیا کە لە شێخ دانیشتووە و دەبینی قانع هەڵدەسوڕێ بەسەرتە دەڵێ شێخ قانع دەستم دامانت منت لەبیر نەچێ. ئەویش دەڵێ ئەفەندی ڕازی تۆش وەک خۆمبی. ئەفەندی دەڵێ زۆرت مەمنونم. شەو درەنگێ کە لە کەلێنی دەرگاوە بە قامک ئیشارەتی بووەکە دەستنە بەرهەیوانی مزگەوت. دوو حەسیری بوریای درێژی لێیە. قانع لەسەرێکێکیان ڕادەکشێ. پێی دەڵێ دەی ئەفەندی لولمدا. ئەفەندی لولیەدا تا ئەوسەر لاق و مل بەدرەوە و حەسیر دەزێک پێچراوە. قانع بە ئەفەندی دەڵێ تۆش ڕاوەستا بەڵکو یەکێک بێتە میزکردن بێژە لولت بدە. یەکێکی تر لە بەسەرهات و نوکتەکانی قانع ئەوەیەکە جەنگەڵبانە گوتویانە هەرکەس گوێ بەرازێک بەرێ بۆ دەوڵەت 200 فلسی ئەدەنێ. قانع 6 بەرازە کوژێ 12 گوێ دەباتە ئیداری فەرمانداری لە 4 تا. دەڵێ قوربان بفەرموو 2 دینار و 400 فلسم بنێ. ئەویش دەڵێ کاورە هەروە گۆترەیە بەچیت کوشتون کوا پاسی تفەنگەکەت فیشەکەت لەکوێ هێنا. ئەویش دەڵێ قوربان مدیر بەک کوشتنی چی و تفەنگی چی و پاسی چی من مەلادێم و ئەم گوێ بەرازانەیان بە زەکات و سەرفترە داومەتێ خوا خێنان بنووسێ. پۆلیسێک بەسەردا دێت و دەڵێ شێخ خانە ماندوو نەبی
مدیر دەڵێ تۆکەخانە ئەی بۆ دەنگ ناکەی ئەویش دەڵێت جەنابی مدیر خەریک بوو گوێبەرازەکانم بخۆی کابرایەک هاوار بۆ شێخ مەحموود دێنێ دەڵێ قوربان ماروە کوڕ نییەوە داوە نان بجاوە با خاسی کاتەوە قانع هەڵدەداتێ باوە حیز نوشتەی ماری ئەوێ و نانی خۆشی نەهاوردووە شێخ بۆی بجاوێ ئەشێ لە نانی خۆی کەم کاتەوە یەکێکی تر لە بەسەرهاتەکان ڕۆژێک شێخ مەحموود لای ئاغاوەتی میوانی باسی تاژیەک دەکا کە نازانم دەشگاتە کەروێشک بۆچی نەیگرێ قانع دەڵێ قوربان ئەمر بکە کەروێشێکی ساغت بۆ بێنن نانێکی لە پشت بەستە ئەو تاژیەی بەردە بە هەوای نان دەیگرێ و ئیتر هەر کەروێشکێکی دیت وا دەزانێ نانی بەسەر پشتەوەیە و ڕزگاری ناکا شێخ لەسەر ئەوە دەری دەکا قانع و فەقیەیەک لە مزگەوتی دەیەکن حاجیەک تۆپێک خام بۆ بەرماڵی مزگەوت دەکڕێ قانع دەرفەت دێنێ و بە فەقێ دەڵێ ئەم مزگەوتە چەند ساڵە بنیاتنراوە ئەویش دەڵێ 100 ساڵ قانع دەڵێ چەند ساڵە ڕووخاوە بە مردوو حەساوە ئەویش دەڵێ چوزانم 50 ساڵە قانع دەڵێ خاسە 15 ساڵ مناڵ و ناباڵغ بووە ئەمێنێتەوە 35 ساڵ خۆ ئێسقاتی بۆ نەکراوە بەرماڵ دەپێچێتەوە 35 جار دەڵێ ئەم بەرماڵم دا بە تۆ لە کەفارەتی ئەو تڕوتسانە و درۆیانەی لادەی لەم مزگەوتەدا کردویانە و وتویانە بەڵێ قبولم کرد و دامەوە بەخۆت بەرماڵ لەت دەکەن و دەیکەنە کراس و دەرپێ لەسەر ئەمەش لە دێ دەری دەکەن مامۆستای دینە لە گوندێک بە منداڵان دەڵێ کوڕم ئەگەر بازڕەس هات و باسی دروستبوونی خەڵکی سەرزەوی پرسی بڵێن ئادەم لە قوڕ دروست کراوە دارە سیواکێکی لە کۆنگی خراوە تا کوونەکەی وێک نەکەوێتەوە کاتێ وشک بووەتەوە داریان ڕاکێشاوە دار گیر نەبووە چۆتە لای خوددا بۆ شکایەت خوایە بۆ کردوتە گاڵتە جاڕیداران خوا فەرموویە خەم مەخۆ وا دەکەم مسلمانان ڕۆژی 5 جار بتخەنە دەمیانەوە بازڕەس کە گوێی لەم جوابە دەبێ دەڵێ ئەوە لە کام کتێبدایە قانع دەڵێ قوربان قەسەسول ئەنبیا نووسیویە ئەویش دەڵێ کەوا بێگاڵتە بەدەوڵەت دەکەی یاڵڵا بۆ دەرەوە یەکێکی تر لە بەسەرهاتەکانی خانێ ئەوەیەکە کە لە سابلاغ گەڕابووەوە کابرایەک نیو ئاشێکی دابووە ببووە ئاشەوان لەسەر جادەی گشتی تابلۆی نووسی بوو بۆ ئاشی قانع تابلۆی بەداری دەوری ئاشدا چەسپاند بوو ئاشێر لێرە دادەنیشن کارەکان لەم مندارە مۆڵ دەخۆن شێخ حەمەدەمینی خاوەن ئاش ڕۆژێک دەچێتە سەردانی قانع و چاوەنوەڕە بیبینێ قانع لە ئاش دێتە دەرو لە قاقاعدا ئەویش دەڵێ بۆ پێدەکەنی قانع دەڵێ یا شێخ خۆ تۆ خوێندەواری لە جێ کەران مۆڵت خواردووە ئەویش دەڵێ بەخوا کەسێک هەواڵی قانع بێ هەر مۆڵگەی کەری ڕەوایە نیوە ئاشی لێ سندرایەوە شۆڕشی کوردی عراق دەستی پێکرد بوو ڕۆژێک قانع دەچێتە سەیری خۆپشاندانێکی گەورە لە سولەیمانی وتاربێژێک دەنەڕێنێ بە شانازیەوە ئەم شۆڕشە لەسەر شانی ڕانندە و کۆمەگرانندە پێکاتووە قانع دەست بڵندەکە دەڵێ مامۆستا کەوا بێ مەکتەبی سیاسی ها لە گەراجی عەبدە لەسەر ئەوە برایم ئەحمەد لە عێراقی دەرکرد و لە مەریوان گرتیان و بردیانە تەرەن و تا درەنگ نهاتەوە